سڵاوی خی گەورەتان لێبێت خۆشەویستان سید محەممەدتان لەگەڵدایە لە تێک پڵەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڤیددیوەیەک نوێدا بەدیداری ئەوەی خۆشەویست شاد بوومەوە بژبوورن ئەگەر دەنگم تۆزێک ناتەواو بێت باری تەندروستیم نەساغا لە ڤیددیوەکماندا باز لە مۆبایلێکی کۆمپانیای شاومی دەکەیت ئەوش بریتێ لە ڕێدمیدا کەوا مۆبایلێکی ئازناوەندی کۆمپانیای شاومی و لە ئێستادا لە بازارەکانی عێراقدا بەردەستخراوە ئەگەر بینە سەرکردنەوەی پاکەتی مۆبایلەکە لە سەرەتادا وەک هەمیشە لە شتێکەوە بیبینین یاخود بە بەرچاو مامکەوێت بریتێ لە لەزگەی کۆمپانیای ئایتی لۆبی کەوا بریکاری فەرمی بەرهەمەکانی شاومی لە عێراق و بە گرنتی 18 مانگ زمانی ئەم بەرهەمە دەکات و لە کاتی بوونی هەر کێشەی دەتوانێت بیگەڕێنیەوە بۆیە ئەگەر بینە سەرکردنەوەی پاکەتی مۆبایلەکە لە سەرەوەی پاکەتی مۆبایلەکە تا یەکەم بەش کە بە بەرچاو مامکەوێت بریتێ لە بۆکسێک کەوا تێدا ڕێنمایەکان کەڤەری پارێزەرێکی مۆبایلەکەی تێدایە کە ڕەنگی ئاویە لە دوای ئەو خودی مۆبایلەکەمان هەیە لە پاش مۆبایلەکە کە لەسەری بارگاویکەرەوەمان هەیە لەگەڵ کێبڵی بارگاویکەرەوەی مۆبایلەکە وەک بە بیرهێنانەوەیەکیش بۆ ئێوە لە کاتی سیرکردنی ئەم ڤیددیۆدا تەنها بانگێک دەبێ و نابێتکەوە ئەو مۆبایلە نمایش کراوە بۆ واتای ئەم مۆبایل لە ڕێکەوتی چاردەی مانجی هەژ نمایش کراوەتە تەنها مانگێک دەبێت بەردەستخراوە مۆبایلەکە تازەیە سەرجەم تایبەتمەندیەکانی مۆبایلەکە بریتین لەمانە لە ڕووی ناوەچیەوە کار بە پڕۆسێسەری هیلیۆجی 88 دەکات کەوا 4G واتە پژری لە ڕایاڵی 5G-نەوەی پێنجەم ناکات کۆمپانیای میدیاتێک ئەم پرۆسێسەری بناغە کردووە لەسەر قەبارەی 12 نانۆمەتر وەروە 8 ناوک لە خۆی دەگرێت و بەرزترین ئاستی فریکوێنسی ناوکەکانی بریتە لە 2 گیگاهرتز و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی J52 لە بەشی پێشەوەی مۆبایلەکەدا ئەگەر دیقەت دەین خاوەندارێتی لە ڕوونمایەکی تەخت دەکات کە لەسەرەوە کامێرای سێلفی بەدی دەکرێت بە شێوازی چاڵی ئۆروپایی کە دواتر دەینە سەری و باسی دەکەین ڕوونمایەکمان هەیە لە جۆری IPS LCD و ڕوونمایەکەمان تەختە فلاتە تۆزێک لێواری هەیە ڕاستی لەسەر و خوارە و لایەکان بەڵام بە شێوازێک بێزاکردنیە قەبارەی ڕوونمای ئەم مۆبایلە 6.5 ئینچە و هەروەها ڕوونی ڕوونمایەکەمان فول HD پڵەس و تێکڕای نوێبنەوەی ڕوونمایەکەشمان 90 هێرتزە و هەروە چڕی پێکسڵەکەمان واتە PPI 396 پێکسڵ لە هەر ئینجێکدا پژری لە تایبەتمەندی HDR2 و DCPI 3 دەکات بە قوڵی ڕەنجی 8 بیت و توانای ڕووناچی 500 نیت و هەروە بڕوانامەی تیڤیشی هەیە کە بەکاردێ بۆ پاراستنی چاو لە تیشکی زیان بەخست ئەگەر دیقەتی بەشی دوای مۆبایلەکەی دەن یەکەم شت کە بەرچاومان بکەوێت ئەویش کامێراکانە کە کامێراکانی بە شێوازێکی ڕەشێنی لاکێشی ڕیز بوون بە دوای یەکدا و لەسەرەوەش
کامێرایەکمان ناو چوارچێوەیەکدا کە زیاتر لە سلڤەر واتە ڕەنگی زیوی دەچێت. ئەگەر بینە سەرباسی کامێرایەکان کامێرەی سەرەکی ئەم مۆبایلە ڕوونی 50 مێگاپیکسڵە هەستەوەری کۆمپانیای سامسونگە لە جۆری GN1 و هەروە قەبارەی 1 لەسەر 2.76 ئینچ و قەبارەی پێکسڵی 0.68 مایکرۆمەتر. هەرچی دەربارەی کامێرەی دووەمینیانە بریتیە لە کامێرەی گۆشەفراوان کە ڕوونی 8 مێگاپیکسڵە و هەستەوەری کۆمپانیای سۆنیە لە جۆری IMX 355 کە لە توانای وێنەیەک بگرێت بە فراوانی 120 پلە. هەرچی دەربارەی دوو کامێرایەکەی ترە هەردووچیان ڕوونیان 2 مێگاپیکسڵ لە دانەیەکیان بەکاردێت بە شێوازی مایکرۆواتە بۆ گرتنی وێنەی تەنی ورد، ئەوەی تریشیان بەکاردێت بۆ تڵخکردنی بەشی دوای وێنە بۆ کاری پۆترێت بەکاردێت دیپس. هەرچی دەربارەی کامێرای سێلفی مۆبایلەکەیە لە سەرۆی ڕوومایەکە لە ناوەڕاستدا بەدی دەکرێت و لەسەر شێوازی چاڵی دڵۆپەیە. کامێرەی سێلفیەکەشمان ڕوونی 8 مێگاپیکسڵە و هەروە کامێرەی دوا و کامێرەی سێلفی دەتوانن ڤیدیۆ تۆمارکەن بە کوالێتی 1080 30 فریم لە چرکەیەکدا. لە ڕووی ناوەچیەوە ئەم مۆبایلە خاوەنداری لە دوو بژاردەی جیاوازی بیرگە دەکات، ئەویش لە بیرگەی کاتی واتاڕام خاوەندارەتی لە ڕامی 4 و 6 دەکات و هەروە لە بیرگەی ناوەچی ڕووم خاوەندارەتی لە زۆری 64 گیگابایتی و 128 گیگابایتی دەکات. پاتری ئەم مۆبایلە قەبارەکەی 5000 میلی ئەمپێرە لە جۆری مادەی لیسیۆم پۆلیمەر دروستراوە و هەروەها پژری لە بارگاویکەرەوەی خێرای 18 واتی دەکات. هەر لە نێو پاکەتی مۆبایلەکەشدا بارگاویکەرەوەیەکی 22.5 واتی دانراوە و هەروەها دەتوانێت بارگاوی پێچوانەوە بکات لە ڕێگەی وایار بە توانای 9 وات. مۆبایلەکە خاوەندارێتی لە دوو دانە بڵندگۆ دەکات لە بەشی سەرەوە بەشی خواروی مۆبایلەکەدا کە بڵندگۆیەکان لە جۆری ستۆریۆن و پژیری لە هایرس ئۆدیۆ تایبەتمەندی سمارت PA دەکات. هەرچی دەربارەی وەگەڕخەری ئەم مۆبایلەیە خاوەندارێتی لە ئەندرۆیدی 11 دەکات و هەروە بەکاربەری ڕووکاری MIUI 12.5 کۆمپانیای شاومیە. تەنکی مۆبایلەکە تەنها 8.9 میلیمەترە و هەروە کێشی مۆبایلەکە 182 غرامە. کێشەکەی ئاسایە و لە بەکارهێناندا هیچ گرفتەی بەدی ناکرێت. لە ڕووی پارێزەریەوە ئەم مۆبایلە خاوەندارێتی لە پەنجەمۆر دەکات کە لەلا تەنیشتی مۆبایلەکەدا بەی دەکرێت لەلای ڕاستی مۆبایلەکەی و شوێنی پەنجەمۆرەکە گونجاو لە کاتی بەکارهێناندا بەکارهێنانێکی ئاسان و خێرای هەیە و هەروە بە خێرایەکی زۆر دەتوانرێت مۆبایلەکە بکاتەوە و هەروە پژویری لە تایبەتمەندی ناسەرۆی ڕوخسار فیس ئایدیش دەکات. هەرچی دەربارەی ڕەنگەکانی ئەم مۆبایلەیە، ئەم مۆبایلە بەڕەنگی سپی و خۆڵەمێشی کاربۆنی و شینی کریستاڵ بەردەستخراوە. نرخی مۆبایلەکە لە بازاڕەکانی عێراقدا بەم شێوەیە: بۆ ڕامی 4 و بیرگەی 64 گیگابایت $149 جێگیر کراوە، بۆ ڕامی 4 و بیرگەی 128 گیگابایت $159 جێگیر کراوە، بۆ ڕامی 6 و بیرگەی 128 $169 جێگیر کراوە.